باسکردن لە هەواڵە هونەریەکان ئەرکی لە پێشینی پرۆگرامەکەیە. سەباسکردن لە سەر دەستگای میدیای کورسات و پرۆگرامەکانی بابەتی گرنگن و ئاوردانەوە لە هونەری هونەرمەندان و با تایبەت هونەری ڕەسەنەوە و هونەرمەندە لاوانەی کە کار لە هونەری ڕەسەناکەن هەمیشە لە پرۆگرامەکانی دەستگای میدیای کورساتە بەشداریەکەن تا بتوانن لە ڕێگای ئەو پرۆگرامانەوە ئەو هونەرە و ئەو ئەرکەی کە هەیەە پێشکەشی جۆگران و هەوادارانی خۆیانی بکەن. یەکێک لە پرۆگرامە تایبەتەکانی دەستگای میدیای کورسات پرۆگرامی نۆستالجیایە کە یەکێکە لە پرۆگرامەکان و کە گەڕانەوە بۆ یادەوەری ئەو گۆرانیە تایبەتانی کە لە ڕابردووە بوونەتە یادگاری و یادەوەری و هەمیشە لە گوێی خەڵکا ماونەتەوە. ئەو هونەرمەندە لاوانە کە تێیدا بەشداریەکەن گۆرانی ئەو هونەرمەندانە ئەڵێنەوە و لە ڕێگای دەنگە خۆشەکەیان و با هاوکاری گروپی میوزیک بتوانن گۆرانەکان بە باشترین شێوە بڵێنەوە و بەشداریکردنی ئەو هونەرمەندە لاوانە بۆ خۆی هەم بابەتێکی گرنگە بەهۆی ئەوەی کە لە ڕێگای پرۆگرامەکەەوە دەنگی خۆیان جارێکی تر و بە شێوازێکی ترەگەێنە گوێی بینەرەکانیان و هاوادارەکانیان هەمیش لە ڕێگای پرۆگرامانەوە جارێکی تر ئاماژە بۆکەن کە نوێترین کارە هونەرەکانیان چییە. یەکێک لە هونەرمەندە لاوانە کارزان فاروق کە بەشداری کرد لە پرۆگرامی نۆستالجیای کورسات باسی لە نوێترین کارەکانی خۆی کردووە کە هەمیشە لە ڕێگای ئەو کارە هونەریانەوە بتوانن هونەرەکەی خۆیان بە زیندوی بێهەڵنەوە و بەردەوام بن لە کاروانی هونەری خۆیان و لە ڕێگای بەرهەمەنوێکانیانەوە جاریشتر خۆیان لە نێو ئەو ڕێڕەوەی هونەری کوردیا زیندوو بکەنەوە و لە ڕێگای کارەکانیانەوە خزمەتی زیاتر بە هونەری کوردی بکەن. ئەو ئاماژە بە کارە نوێکی خۆی ئەیات و هەروەها لێدوانی خۆشی هەیە پێکەوە گوێبیستێبی. زۆر خۆشحاڵم کە لەگەڵ کورساتە کار و چالاکیمان هەیە. کورسات هەمیشە ماڵی هونەرمەندان و ماڵی کوردانە. چەند بەرهەمێکم ئامادەیە لە ئێستایا. یەکێک لە بەرهەمەکانم مروشینە کە بەم زوانە کاری تەسویری بۆکەین ئینشەڵا تا مدەیەکی تر بڵاو بێتەوە. تێکست و میلۆدی خۆمەوە بەرهەمە لە ڕێگەی ستۆدیۆ خۆم پاور میوزیکە و بەرهەمە هاتوۆتە بوون. لە تاران کاری میکس و ماسترینگ وەکراوە لەگەڵ ستافێکی تورکایە سەخەریکین ڤیدیۆ کلیپەکەیەکەین ئینشەڵا بەزوانە.